دەبێ گیانەکەم دەبێ سامایە و مەگێڕانە سەردەستەی یاران جێگای نازداران کوڕی دڵداران ئەتپەرستن وەک جاری جاران گۆناگۆڕاڵان جەنگون لە چێژوان هەموو مەستن جێژوانیش خوشایدانیم دڵتازێنە دەردی تەنهاییم مەستم بەناش ئای دوو چاوانت سەرخۆش و بادای مەگێڕانت سەردەستەی یاران جێگای نازداران کوڕی دڵداران ئەتپەرستن وەک جاری جاران گۆناگۆڕاڵان هەستبوون لە جێژوان هەموو مەستن. دەم خۆش خەندەخان دەست خۆش کاکەتوانە بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لەو شاعیرانەی کە زۆر لە مێژە شعرەکانی چ بە نەغمە و چ بە گۆرانی و چ بە شعر ئاشنا بۆ بەگوێی هەمومان و بەڵام بەداخۆ زۆر بەشمان ناوی ئەم شاعیرە گەورەیە نازانین. ئەم شاعیرە گەورەیەمان دکتۆر عابیدی سیراجەدینیە کە مێژوێکی دوور و درێژی لە ئەدەبی کوردیا تۆمار کردووە و بەرهەمێکی زۆری بۆ بەجێهێشتوین وەکو ئەدەبیات و وەکو شعر بۆ قسەکردن و توێژینەوە لەسەر ژیان و لەسەر بەرهەمەکانی دکتۆر عابیدی سیراجەدینی بەڕێز توێژەر و مامۆستا کە خەسرە و حامید ئامادەی بەرنامەکەمانە بەخێر هاتی مامۆستا بۆ بەرنامەی قەلەندەرخانە. هەروەها برای بەڕێز کاکەتوانە بە ئامێری ڤایۆلین بەشداری بەرنامەکەمانەکات و حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە ئێمە لەبەر ئەوەی زۆر لە شعرەکانی عابیدی سیراجەدینی کراوە بە گۆرانی لەبەر ئێوە هیچ بەرهەمێکی ئەدەبی وەکو خوێندنەوەی شعر پێشکەش ناکەین بەڵکو هەمووی بە گۆرانی پێشکەشی ئێوەکەین. بەخێر هاتی مامۆستاجان. بەخێر بێ مامۆستاجان. خۆشحاڵم خەندەخان خۆشحاڵم کاک حەمید کاتوانە کرێت بەڵێ مامۆستا. من سوپاسی بەرنامەکەتانەکەم هیوادارم لە ڕێگەی بەرنامەکەتانەوە بتوانین خزمەتێک بە کولتور و ڕۆشنگەری کوردی بکەین بە تایبەت جەنابی مەرحوم دکتۆر عابید جگەلەوەی کە شاعیر بووە کەسێکی زاهید کەسێکی عارف و کەسێکی بەتوانا بووە کە لە هەموو بوارەکانی ژیانە توانیوێتی شعر بنووسێت. لەبەرەوە من خۆم بە خۆشحاڵە زانم کە لەم بەرنامەیەدا بتوانم خزمەتێک بە بنەماڵی نەقشبەندیەکان و بە تایبەت جەنابی دکتۆر عابید بکەم کە کەسێکی گومناوە کەسێکی مەجهولە جوندیەکی مەجهولە کە حتا گۆڕی پیرۆزی لە ڕیاضە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە دیارە بەهۆی جەور و ستەمی ڕۆژگارەوە کە زۆربەی شعرەکانیشی باز لە فەلەک و لە ستەمی فەلەک و ئەوانە دەکات کە چرخی چەپگەر دوای کردووە کە ئەو دوورکەوێتەوە لە وڵاتەکەی بەڵام بەدڵ هەر لەگەڵ وڵاتەکەی بووە. بۆیە دەڵێن کە عابیدی سیراجەدینی دوو بەرهەمی زۆر گرنگی لە بەردەستمانە یەکەم ئاهوی ئێلاخان دووهەمیان خانمی خێڵان کە ئەمە ناوەڕۆکەکەی زۆر گرنگە و دەکرێت لێرەوە سوپاسی بەڕێز جەنابی ئەسعەدی برای جەنابی شێخ ئەسعەد بکەین کە نەیهێشتووە ئەم ئەرکوماندووبوونەی بە خۆڕایی بڕوات و وەسپاسی دەستگای ئاراسەکەین کە توانیوێتی ئەم بەرهەمانە لە چاپ بدات. کەواتە دەکرێت بڵێن هەموو کەسانی کە ماندوو بوون لەگەڵم بەرهەمەوە هیوادارین کە بەرهەمەکانی کەشی بکەوێتە بەردەستی خوێنەواران و ڕۆشنبیران تاوەکو بتوان زیاتر خزمەت مامۆستا بکرێت باسی سەرەتایەکی ژیانی دکتۆر عابیدی سیراجەدینی. طبعاً عابیدی سیراجەدینی یەکێکە لەو کەسانەی کە لە بنەماڵێکی ئاین پەروەر لە کوردی خۆمانە کە ئەڵێ ئەم کاسەیە بێ ژێر کاسەنیە دیارە لە بنەماڵێکی زۆر
ئایندۆست هونەرمەند کولتورویست نیشتمان پەروەر شوێنەواردۆست خزمەتکەر بە ئەدەبیاتی کوردی بە هونەری کوردی بە شوێنەواری کوردی لە هەموو ڕۆکانەوە بۆیە ئەوەی کە جێگەی ئاماژەیە کاتێک کە سیر دەکەین لە باوکودایکی لە بنەماڵی باوکودایکی سێرەکەی یەک نەتەوەن سێرەکەی لە باوکیەوە کوڕی شێخی عەلاءالدینە لە دایکیەوە کوڕی شێخی نەجمەدینە کە ئەمانە هەردووکیان کوڕی شێخی زیائالدینن کە خزمەتێکی گەورەیان بە بواری ئەدەب و کولتور و شوێنەوارەکانی کوردستان بەگشتی و منطقی هەورامان شارەزور کردووە تا کاتێک کە دەبینین ئەم پیاوە لە تەمەنی 1923 کە لەدایکە بێت پاشان کە گەورە بێت خولیای ئەوە کەوێتەوە سەریکە چۆن بتوانێت خزمەت کات و کەسێک بووە کە یەکتاپەرستێکی تەواو بووە کەسێک بووە کە گەشتۆتە ئاسێکی وە کە لە دانشگای تاران لە کۆلێژی ئیلاهیات واتە تەوحید و عەقیدە توانیوێتی بخوێنێت و تا گەشتۆتە ئەوەی کە دکتۆرای هێناوە یعنی پلەی دکتۆراکەی لە بواری دکتۆراکەی بەڕاستی بڵێن ئێمە بەحسی دکتۆراکەیمان لا نییە لەبەرەوە نازانم بۆی کە هەڵە نەکەم ناتوانم بڵێم لە چ بوارێکایە مامۆستاگیان بەپی ئەوەی ئاماژت پێە بەپی پلەی زانستی و توانای شاعر وە ئەو پێگە کۆمەڵایەتیە ئەبوایە زۆر بناسرایە بەتاکی هۆکاری چییە کە هۆکارەکەی ئەم پیاوە لەگەڵەوەی کە سەرقاڵی خوێندن بووە بە بەردەوامی وە کاتێکیش کە کەسێک بوو کو ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی کوردستان لە تاران و لە ڕادیۆی کرماشان لەگەڵ بەڕێز مەزهەری خاڵقی زۆر کاریگەریان هەبووە و توانیوێتی کە شعر و ئاواز بۆ زۆربەی گۆرانی بێژەکان دابنێت و بەشێک لە گۆرانەکانی بەڕێز مەسەری خاڵقی مامۆسا کە مامۆسای کوردستانە سێرەکەی سەرچاوی گرتووە لە شعرەکانی بەڕێز عابدی سیراجەدینی کە دۆسایەتێکی زۆر پتە و زۆر خۆشەویستی لە بینیانە هەبووە بە جۆرێک کە ئەم پیاوە لە تەمەنی لاوێتیە بەشداری کردووە لە کۆماری مەهاباتی جوانەمەرگدا پاش ڕوخانی کۆماری مەهابات بە ناچاری گەڕاوەتەوە هەورامان لە هەورامانەوە چۆتە کەرکووک لە کەرکووک بخوێنێت وەک گرنگترین خاڵێکیش کە پێویستە کات ئاماژەی پێ بکەم ئەم پیاوە توانیوێتی بە هەر چوار زاراوەکە زاراوەی گۆرانی زاراوەی سۆرانی شعر بنووسێ و بە ئاوازدانان و شعر نووسین بۆ لوڕەکان یا بڵێن بەشی کرماشان و هەروەها ئاوازی داناوە بە شعری داناوە بە شێوەی کرمانجی ژوور کەمە زۆر کەس لەو کاتە توانای ئەوەی هەبووە ئەمە ئەگەر باسی شعرە فارسیەکانی بکەین کە سێرەکەن شعری داناوە بۆ ماهەستی کە گۆرانی بێژی گەورەی ئێران کە لە هەموو جیهانە ناسراوە ئەمە دلیل لەسەرەوەی کە ئەم پیاوە جێگەی ئەتیبار بووە پاشان کە چۆتە عەمان چۆتە بەغدا لە بەغداوە بە هەر جۆرێک بووە کە گەشتۆتە ڕیاض و قەبری پیرۆزی لە ڕیاضە و لەوێ وفاتی کردووە بەڵێ مامۆستاگیان بۆ پێوێ بێ پەیوەندیەکی کۆمەڵایەتی پتە و لەگەڵ بیرمەندان و شاعیرانی ئەو سەردەمایە هەی بووە کێ بوون ئەو شاعیر و بیرمەندانە کە پەیوەندیان هەبووە بە دکتۆر عابد سیراجەدینەوە ئەگەر سێرێکی دیوانەکەی بکەین بە وردی بە چاوێکی مۆنسیفانە سێریکەین سێرەکەین دکتۆر سیراجەدینی بە شێوەیەکی سەرەکی پاشەوەی کە لە مەدرسەی بیارە لە خزمەت مەلابەها و لە خزمەتی مەلا عەبدولکەریم مدەڕیس دەرزی خوێندووە کاریگەریکی زۆریان هەبووە لەسەری بێجگەوەی کە شعرەکانی مەولەوی ڕنگدانەوەی زۆریان هەیە لە ناو شعرەکانی جەنابی دکتۆر سیراجەدیندا و هەروەها شعرەکان و نووسینەکانی مەلا عەبدولکەریم مدەڕیس کاریگەریکی زۆری هەیە جگەلەوەی کە توانیوێتی شعرەکانی مەولەوی بە کاڵایەکی باڵای جوانی ناسک سەر لە نوێ داڕێژێتەوە سێرەکەی ئەگەر باز لە شعرەکانی بکەین کاتێک کە باسی ئەلەست ئەکات باسی ئەوەی کە من لە لاوانەوەی مەرحوم نظامی سەنەندەجیدا کاتێکە باسی لاوانەوەکەی ئەکات وە تۆماری وەفاتەکەی بە حروفی ئەبجەدی کەمە بەڵگەیە لەسەرەوەی کەم پیاوە زۆر شارەزا بووە سێرەکەی بە حروفی ئەبجەدی وەفاتەکەی نووسیوە لەگەڵەوەشە باسی هەست و ئەلەست دەکات ئەگەر سەیری دیوانی مەولەوی بکەیت لە چوار شوێنە باسی ئایەی ئەلەست برەبیکم قالوا بەلا شەهیدنا ئەلەست برەبیکم قالوا بەلا شەهیدنا ئەمە تەحاوی زانای عەقیدەی بەناوبانگی جیهانی ئیسلامی باس لەوەکە ئەو میساقەی لە نێوان ئینسانەکان لە نێوان خوادا کاتێکە لە جیهانی ئەڕواحە خوای گەورە لە ئینسانەکان لە جیهانی ئەڕواحە لیانە پرسێت ئایا من خوای ئێوە نیم هەموو بە لە جیهانی ئەڕواح هەڵێن قالوا بەلا شەهیدنا ئەمە هاتووە
تێڵکێشێکی کردووە تەقمیزی لە ناو شعرەکانیان ڕەنگی یاوەتەوە هەمان ئەو بۆچوونەی کە مەولەوی لە شعرەکانیان هەیەی ئەمیش هەمان ڕنگدان جگەرەوەی کە کاریگەرین نالی سالم مەحوی وەفایی ڕنگدانەوەیکی تەواوی لە شعرەکانیان هەیە بەڵێ مامەستا شعرەکانی ئەم ئەگەر بسەرنجیان بین بەڕاستی شعرەکانی فرە بابەتن شعری نیشتیمانیە شعری کۆمەڵایەتیە شعری عیرفانیە شعری لیریکیە بەڵام جوانی هەندێک جار لەوا بەدی ئەەکەیت کە شعرەکانی ئەم بە ڕوخسار کە سەیری ئەەکەیت سیرەکەی هەناسەیەکی فۆلکلۆر زۆر یعنی زۆر کوردی لە ناو شعرەکانی هەیە بەڵام کەیتە سەر ناوەڕۆک و وەکو فۆلکلۆر سادە نییە بەڵکو بەمانە بەوە تا زۆر قوڵە بێتەوە ئێمە ئەگەر دیقەتێکی ئەم شعرێ بکەین کاتێک ئەفەرمێت ئیلاهی خالقی هەستی بە کام ڕوو بێمە دیوانت کە دامنێی بەش ینی ئاوا دەخوازێ بەشکم دامنیت کە دامنەی بەش بۆ لەحنی شعرەکە دایناوە کە دامنەی بەش لە ڕیزی کەمترین بەندەی بە ئیمانت لە کام تاوان بڵێم بمبەخشە تۆ بەم بێ بە ڕەحمی خۆت کەرەم گۆلاو دەخیلم سەد دەخیل خۆم خستە ئاستانت کە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم پیاوە جگەلەوەی کە شاعیر و وێژەر و نووسەر و کەسێکی بەتوانە بووە سێرەکەی لە بابی تەسەوفیشە ینی لە ناخە ڕۆچووە بە جۆرێکی وا کە لە شعری بیارە کە ئەگەر فرسەت هەبوو لە خزمەتانە باسی یەکەم نە پیرانی تەریقەتی بیرچووە نەوەت و نۆپیرەی هەورامانی بیرچووە کەمە بەڵگەیە لەسەر سەقافەت و ڕۆشنبیری و ئاستی بەرزی ئەم پیاوە قوربان درێژە بە باسەکانمانەین بەڵام پێمان خۆشە گۆرانیەکی جوانی تری مەزهەری خالقی گۆرانی وەرگەڕەیە کە شعری دکتۆر عابید سراجەدینە ئەگەر کاک حەمید و کاک توانە پێشکەشمان کرد قزوس نوبة سروى بقول بسدون ولا أو ديان باب بفروى ورقاري ميزان الدم وورا شومي واندم هوران پلیان راکیشا تموها وکش شیوا مرایویش پریان جاکا دەم خۆش کاک حەمیدجان دەست و پەنجە و خۆش کاک جوانەکە مامۆستاگیان دکتۆر عابید ژیانێکی تایبەتی خۆی هەبووە لەگەڵ ئەوەشە ئەم ژیانە داینە بڕیوە لە کۆمەڵگا هۆکاری ئەمە چی بووە؟ تەمان بەڕاستی بڵێم کاتی خۆی کە من لە هەشتاکانە دیوانی کاردۆخیمە خوێندەوە کاردۆخی لە ژیانەکەی خۆیان نووسێتی بەڕەحمەت بێ کە پەیوەندی بەمیشەوە هەیە ئەڵێ کاتێک کە بۆ سەعاتەکەمە گەڕام سێرەکەم سەعاتەکەم لە دەستمایە شاعیر هەمیشە بەهۆی ئەوەی کە خولیای نیشتمانەکەیەتی خولیای سروشتی جوانی کوردستانە بە تایبەت سیراجەدینی کە یان بڵێن عابیدی سیراجەدین دینی کە لە هەورامان پەروەردە بووە بە جۆرێک سروشتی هەورامان سروشتی کوردستان وای لێ کردووە کە هۆنینەوەی شعرەکانی جیاواز بێت و گشتگیر بێت لەگەڵ
سۆفی و دەروێش شعری نووسیوە لەگەڵ شێخ و مەلا بۆ شعر و مەلا شێخ و مەلا شعری نووسیوە بۆ کوڕ و کاڵ شعری نووسیوە بۆ هونەرمەندان جگەلەوەی کە بۆ هونەرمەندان نووسێتی سێرەکەی هەمیشە دژی ستەم بووە یعنی ئەگەر سێری دیوانەکەی بکەی سێرەکەی بۆ بۆسنە و هەرسک شعری نووسیوە کە ئەمە دلیل لەسەرەوەی کە لە نیتاقی نیشتمانی خۆی دەرچووە هاوسۆز بووە لەگەڵ کەسانێک کەستەمیان لێ ئەکرێت لە شعریا کە تێڕوانێکی جیاوازی بە جۆرێک کە ئەو پەروەردە ڕۆحیەی کە لە بنەماڵەکەیەوە بۆی جێماوە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەری مامۆستاگیان ئەگەر شعر بخوێنیتەوە کاکتوانە هاوکارمان بێت ئەگەر یارمەتیمان باید مەمنونە بین فەرموو شەقەی شەلاقی زاڵم دێ زەلی کامچەم بەسەر ماکەم تەقەی تێڵای ستەمگەردێ بەرەو کام مەملەکەت ڕاکەم خەیاڵ و ئارەزووی بێجێ هەڵەی هەڵناوە بێپەردە تەرس شاتاڵی هێناوە بەکام دەسمایە سەرداکەم بەکام سەرمایە سەرداکەم هەروەها لەبارەی سۆزی بۆ خەڵکی هەڵەبجە و کیمیاباران و ئەنفال سێرەکەی لەوەشدا نەبراوە جگەلەوەی کە باسی ئەومان کردکە بۆ خەڵکی بۆسنە شعری وتووە سێرەکەین لە دیوانەکەیدا باس لە خەڵکی هەڵەبجە ئەکات های کۆس های کۆتاڵ هاشین و زاری های سۆزەی فوغان های دەردەداری های ڕۆ های فیرار های تۆفان های تام های مەینەت های خەم هەیە هووی ماتەم های مەینەت های خەم های هەیە هووی ماتەم ئەمە باس ئەو لەو لایە ناکەین بەڕاستی یەکێک لە لایەنە گرنگەکانی دکتۆر عابدی سیراجەدینی پەیوەندیەتی لەگەڵ هونەرمەندانە کە ئەمانەوێ بەڕاستی باسی بکەین بە تایبەتی پەیوەندی لەگەڵ مامەستا مەزهەری خالقی کە بەناو بانگترین گۆرانیەکانی من پێم وایە یەکەم گۆرانی مەزهەری خالقی گۆرانی ئایشلە کە شعری عابدی سیراجەدینیە کە لەوانەیە کەس ئەم زانیاریەی نەبێ و زۆریشمان لەوانەیە وەکو فۆلکلۆر ئەم شعرانە هات بێتە بەرجۆمان و بەرچاومان جگە لە مامۆستا مەزهەری خالقی لەگەڵ هونەرمەندانی ترا هونەرمەندانی تری کورد بۆ چیتر ئاواز ینی شعری وتووە و کراوە بە گۆرانی بەڵێ ئێمە ئەگەر سەرنج بین بێژگەوەی کە بۆ بەڕێز مەزهەری خالقی شعر و ئاوازی داناوە حەسەن زیرەک کە ئەمە شتێکە فوجائیە کە لە دیوانەکەی دەرکەوتووە کە شعری بۆ گۆرانەکانی حەسەن زیرەکیش داناوە بۆ پەیوەندێکی تەواو حەسەن زیرەک کە ئەگەر خێزانەکەی کاتێک کە دێت بۆ کرماشان لە ڕێگە لە دووڕوو لە ئەدات سەردانی شیخ عوسمانی دووەمەکەن کامە بەڵگەیە لەسەر ڕەبتێکی تەواوی حەسەن زیرەک و هەروەها ئەگەر بە هەڵەیانە چم محەممەدی سەفایش هەر شعر و گۆرانی ئەوی بەکارهێناوە بەڵێ مامۆستا بە حکمی ئەوەی کە ئەم کۆتایی ژیانی لە حیجاز بووە هەر لەوێژ نێژراوە بێگومان چۆتە ئەوێ و من ینی ئەوەم بیستووە کە عەرەبیزانێکی زۆر باش بووە بێگومان ئەڵێن کە نووسرا و نووسینی هەیە بە عەرەبی لەوێ ئەم نووسینانە ئایا گەشتۆتە دەست کەس دۆزراوەتەوە من گەربیدایەت سەرەتای بەرنامەکە باسیەوەم کرد من دەستخۆشی لە جەنابی ئەسعەدی برای ئەسعەدی سیراجەدینی کە الحەمدولایە سێ لە ژیانایە هیوادارم کە ئەو دووبارە بتوانێت لەو بارێشەوە خزمەتێکی کە بە تواناکانی دکتۆر عابدی سیراجەدینی بکات و حکوومەتی هەرێمیش بتوانێت بە دوای ئەو کەسایەتیانە بگەڕێکە لە دەروەوەی وڵات کە لە دوورە وڵات سەریان ناوەتەوە و بەم شادیە و بەم خۆشی حکوومەتی هەرێم نەگەشتون بکرێکە لیژنێک پێک بێنێک بۆ دیراسەکردنی ئەو بەرهەمانەی کە لە عەرەبستانە چکە ئێمە بەدەستمان نەگەشتووە ئایا دەستنووسن ئایا تەبع کراون تەبع نەکراون بۆیە پێویستەکە کە جوندێکی گشتگیر بکرێت بۆ ئەنجامدانی ئەو دۆسیە و هاوکاریشە بۆ پرۆژەکەی من هاوکاریشە بۆ توێژینەوەکەی من چونکە کاتێکە من توێژینەوەکەم لەسەر ئەنترۆپۆلۆژیا باسی علم الئینسان یان بڵێن مرۆڤ ناسی سێرەکەی ئەبێ ئەمە بچین دیراسەکان بێنین گەڵاڵی کەین لە بێژنگی بێن کامە بە کەڵکی پرۆژەکەمان دێت تاوەکو زیاتر خزمەتکەن بەڵێ مامۆستا گەر خەندەخان گۆرانێکی ترمان پێشکەش بکات لەو گۆرانیانەی کە شعری دکتۆر عابدە و مامۆستا مەزهەری خالقی وتی بەڵێ گۆرانی گوڵی پارا و دەست و پەنجە خۆش
سوورە هەڵەڵەیکەوە وێنەی زوڵف و گۆناتر تاقا نازدارەی باوان بەخوا جوان و شیرینە ڕووبە خاڵ و لێو نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبە خاڵ و لێو نەخشینە لە نەوبەخاتەوە لە من تۆراوە گۆنا ئاهاتەوە بۆچی گۆڕاوە یاری نازدار هێزی هەناوەکەم گوڵی نەوڕاست گۆشەی شەتاوەکەم یاری نازدار هێزی هەناوەکەم گوڵی نەوڕاست گۆشەی شەتاوەکەم بەخوا جوان و شیرینە ڕووبە خاڵ و لێو نەخشینە بەخوا جوان و شیرینە ڕووبە خاڵ و لێو نەخشینە دەمخۆش دەخان دەستخۆش کاکە توانە بێگومان ئێمە لایەنە دنیاییەکەی دکتۆر عابیدی سیراجەدینیمان باس کرد بەڵام لایەنێکی لە ژیانی ئەویش لایەنی زوهدە دیارە کە ئەو لە بنەماڵی نەقشبەندیەکان بۆ شێخانی نەقشبەندی ئایا پەیوەندی لەگەڵ شێخانی نەقشبەندی بۆ نمونە مەسەلەن شێخ عوسمانی خوا لێ خۆش بوو شێخ عوسمانی سیراجەدین و شێخ ئەمین و ئەمانات چون بۆ کاریگەری ئەمان چی بووە لەسەری بەدڵنیاییەوە کە ئەم پیاوە کاریگەریەکی لە 100% شێخ عوسمانی سیراجەدینی لەسەر بووە بە جۆرێک کە بە پیری خۆی بە زاهید و ڕێنمای خۆی دایناوە لە شعرەکانیان هەتا باس لەوە کات کە من باوەڕ ناکەم لە دوای تۆ کە ئیتر کەسێک کە بتوانێت درێژە بەم زوهد و تەقوایە بدات جیا ینی دوای تۆ چکە ئەمە ئەگاتە ختم ینی ئەگاتە خاتیمە چکەوە تێگەیشتنی خۆیەتی بۆ شێخ عوسمانی بیارە. بەڵێ مامۆستا دوا پرسیاری بەرنامەکەمان ئەوەیە دکتۆر عابیدی سیراجەدینی گەلێک لە شعری شاعیرە گەورەکانی فارسی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی هەروەکو شعر هەروەکو شعریانی بە پێی کێش و سەروا وەریگەڕاوەتە سەر کوردی وەکو شعری حافزی شیرازی وەکو شعری گەلێک لە شاعیرانی تر. بەڵێ ڕاستە. لەم ئەم بەرهەمانەی چەنی چاپکراوە چەنی کۆکراوەتەوە؟ وڵای بە تەبان ئەوەی کە لە بەرهەمەکە هەیە ئاماژە بەوە کراوە کە بە فارسی شعری وتووە ئاماژە بۆ کراوە کە لێرەدا مەجال نابێت گوتان کە باس لە شعرەکانی چکە فریایەوە ناکەوین بەڵام ئەوەی کە کاریگەری حافزی شیرازی و کاریگەری بڵێن بە جۆرێک دەربڕینێکی هەیە حاڵەتێکی ناتەبیعیە کە باس لە چییە کات ڕنگدانەوەکەی لە ناو کووردا باسەکات بە جۆرێک کاڵێ ئەگەر کەسێکیش نەخوێنێ دەکرێت کە بەهرەمەند بێت لە بەهرەی دین دەکرێت کەسێک کە نشخوێنێت لە مەدرسەی عیلم و عیرفانە بەهرەمەند بێت چونکە ئەڵێ پەروەردەی ماڵەوە کە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەو حەدیسەی كل مولود يولد على الفطرة هەموو کەسێک لەسەر فطرەتی خۆی پاکێتی خۆی لەدایکە بێت و باوکو دایکەکەی دەیکاتە مەسیحی جوولەکە ئاگرپەرست. بەڵێ مامۆستاگیان دوا پەیامی بەڕێستان چییە؟ من دەستخۆشتان لە یەکەم و دوا پەیامی منەوەیە کە گرنگی بدرێت بەم بوارانە بە تایبەت لەسەر بنەماڵی نەقشبەندیەکان و بە تایبەتی تر لەسەر شێخی سیراجەدین و بێوەی و شێخ عابیدی سیراجەدینی بتوانرێت کۆنگرەیەکی نێودەوڵەتی زانستی ئەدەبی ڕۆشنبیری ببەسرێت لەسەر ئاسێکی بەرزە لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بۆیە داواکارم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە بتوانین ئەم پەیامە بگەێنین و کاری لەسەر بکرێت. من دەستخۆشتان لە یەکەم شتێکی تایبەتم نییە هیوادارم توانی بێتم پەیامی خۆم گەێنم هیوادارم توانی بێتم کارێکی پیشەی خۆم بەجێ بێنم. زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشەویستانی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی قەلەندەرخانە زۆر سپاسی بەڕێز مامۆستا و توێژەر مامۆستا خەسرە و حامی دەکەین کە ئامادە بوو بۆ بەخشینی ئەم زانیاریە بە نرخانە دەربارەی دکتۆر عابیدی سیراجەدینی بەخێرهاتی مامۆستا زۆر سپاس
هەروەها زۆر سوپاسی برای بەڕێز کاکەتوانە خورشی دەکەین کە بە ئامێری ڤایۆلین بەشدار بوو لە بەرنامەکەمانە. دەستیان لای خۆش بە سوپاسانە زۆر سوپاسان. هەروەها سوپاس بۆ هاوکارم خەندەخان بێگومان. خۆشەویستان بە یەکێک لە گۆرانیەکانی تری مامۆستا مەزەری خالەقی کە هەر شعری دکتۆر عابیدی سەراجەددینیە و ئاوازی حسینی یوسف زەمانیە کۆتایی بە بەرنامەکەمانە هێنین. هەر شاد و کامەران بن. شاد و مسرورم ندار باستانم جوانه نزیک ندورم خەڵکی نازاننم شەو من بۆچی شادم چرون وانە بخەیت یارە دنیا ئازادە لە سای سەروی ئازادم لەگەڵ باڵا شمشادم لە سای سەروی ئازادم لەگەڵ باڵا شمشادم لە سای سەروی ئازادم لەگەڵ باڵا شمشادم